ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە حوکمی نامرۆڤانەی ئیعدام بۆ پەخشان عەزیزی و هەڵسووڕاوانی تری سیاسی. ڕەژیمی کۆماری ئیسلامی خولێکی نوێی دەرکردنی حوکمی لە سێدارەدانی بۆ هەڵسووڕاوانی زیندانی دەست پێ کردووە. لە نوێترین نمونەدا حوکمی ئیعدامی پەخشان عەزیزی لەلایەن دادگای باڵاوە پشتڕاستکراوەتەوە و ئێستایی تر لەگەڵ تێپەڕبوونی کات مەترسی جێبەجێکردنی ئەم حوکمە جنایەتکارانەیە زیاتر دەبێت. پەخشان عەزیزی ژنێکی تێکۆشەرە کە بەشێک لە ژیان و چالاکیەکانی لە ڕۆژاوا لە پێناو یارمەتی خەڵکی ستەم لێکراوی ئەو ناوچەیە و لە دژی گروپی جنایەتکاری داعش بەسەر بردووە. ئەم ژنە تێکۆشەرە چەندین مانگە لە زیندانەکانی ڕەژیمدا ئەشکەنجە دەدرێت و لە بەرامبەر پەروەندەیەکی هەڵبەستراوی کە لە ژێر ئەشکەنجەدا لە دژی دروستکراوە خۆڕاگری دەکات. کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران خەبات و تێکۆشانی ئەم ژنە گەنجە بەرز دەنرخێن و ڕێزی لێ دەگرن. لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە ناوبرا و قارەمان و تێکۆشەرێکی پێشڕەو بووە کە لە پێناو گەیشتن بە ئارمانە ئینسانیەکانیدا تەنانەت سنوورەکانی ئێرانیشی تێپەڕاندووە. ڕژیمی ئیسلامی لە هەلومەرجێکدا حوکمێکی لەم چەشنە لە دژی پەخشان عەزیزی لە دادگای باڵای نیزامە ڕزیوەکەیدا پشتڕاست دەکاتەوە کە بەهۆی خەبات و خۆڕاگری جەماوەری کرێکاران، خانەنشینان، پەرستاران، ژنانی ئازادپۆش و دادخوازان تەنگی پێهەڵچنراوە و ترسی ڕووخان و داڕمان خەوی لە چاوی زڕاندووە. ڕەژیم پێی وایە کە بەم هەوڵانە دەتوانێت مەترسی داڕمان و ڕووخان لە خۆی دوور بخاتەوە، بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەمڕۆ ئیتر خەڵک دیوارەکانی سیاسەتی ترس و تۆقاندنی تێکشکاندووە و دەرکردنی حوکمی نامرۆڤانەی لەم چەشنە نەک هەر خەڵک چاوترسێن ناکات، بەڵکو ئاگری ڕق و تووڕەیی جەماوەر خۆشتر دەکات و کابوسی کۆماری ئیسلامی لە واقع نزیکتر دەکاتەوە. واقعیەت ئەوەیە لە هەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی لە هەر بوارێکەوە لەگەڵ بنبەستی سیاسی بەرەو ڕووبۆتەوە، تونترکردنەوەی ئەم ڕێو شوێنانە بەشێکن لەو هەوڵە بەربڵاوە سەرکوتگەرانەی کە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ناڕزایەتیە کۆمەڵایەتیەکان بەرنامەڕەژی کراوە. دەسەڵاتێکی کە لە ناو زۆرینەی دانیشتوانی کۆمەڵگادا هیچ شەرعیەتێکی نییە، دەسەڵاتێکی کە ژیانی لە کرێکاران و زەحمەتکێشان کردووە بە دۆزەخ و دەیان ملیۆن کەسی بە چەندین قات خستۆتە ژێر هێڵی هەژاریەوە، دەسەڵاتێکی کە هیچ پلانێکی بۆ داهاتووی ملیۆنان گەنجی بێکار و خوێندەواری زانکۆنیە، دەسەڵاتێکی کە سیستمێکی نامرۆڤانەی ئاپارتایدی جەندەری بەسەر نیوەی کۆمەڵگاواتە ژناندا سەپاندووە و بەردەوام بەپێی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە سوکایەتیان پێدەکات و ئەزیەت و ئازاریان دەدات، دەسەڵاتێکی کە بە سەپاندنی سیستماتیکی ستەمینەتەوەیی بەسەر خەڵکی کورد و نەتەوەکانی دیکەی دانیشتوانی ئێراندا گوشارەکانی ئەم هەژاری و بێمافیانەی بەسەریاندا دوو هێندە کردووە، دەسەڵاتێکی کە بە میلیتاریزەکردن و بێپلانی و ڕاندخۆری و گەندەڵی ژینگەی وێران کردووە، دەسەڵاتێکی کە تەنانەت توانای دابینکردنی گاز و کارەبای پێویستی هاوڵاتیانیشی نییە و دەیان ملیار دلاری لە سەروەت و سامانی ئەم وڵاتە و بەرهەمی ڕەنج و چەوسانەوەی ئەم خەڵکەی لە پێناو ئامانجە کۆنەپەرستانە ناوچەیەکانی و هەروەها دەستەبەرکردنی قوڵایی ئیستراتیژیک بە مەبەستی مانەوەی خۆی بەفیڕۆداوە، هەوڵی لەم چەشنە نیشانەی داماوی و سەر لێ شێواوی ئەم دەسەڵاتەیە و لە ڕاستیدا بەدەستی خۆی پێویستیەکانی لە ناوچوونی خۆی فراهەم دەکات. ئێمە ئەم کردەوە سەرکوتگەرانەی حکوومەتی ئیسلامی ئێران بە توندی ئیدانە دەکەین و داوا لە سەرجەم حیزب و ڕێکخرا و لایەنە سیاسیە پێشڕە و پێشکەوتن خوازەکان دەکەین کە لە بەرامبەر دەرکردنی سزای کۆنەپەرستانەی ئیعدام بۆ هەڵسووڕاوانی سیاسی لەوانە پەخشان عەزیزی، وریشا مورادی، بێهروز ئیحسانی، مهدی حەسەنی، مجاهید کورکور، عەباس دریس، مهراب عەبدوڵڵازادە و زیندانیانی تری مەحکوم بە ئیعدام بێدەنگ نەبن و بە هەر شێوەیەک کە دەتوانن لە دژی دەسەڵاتدارێتی ئیسلامی و جێبەجێکردنی ئەم کردەوە نامرۆڤانەیە خۆڕاگری بکەن. هەروەها ویستی ئازادی تەواوی دەستگیرکراوەکانی ئەم دوایانە و سەرجەم زیندانیانی سیاسی بکەن بە ویست و داواکاریەکی گشتی.
ئەوەی لە کۆماری ئیسلامی ماوەتەوە تەنیا بریتیە لە دام و دەستگا سەرکوتگەرەکەی کە ئەوەش بە خەبات و بەرخۆدانی جەماوەری و ڕێکخراو پوچەڵ دەکرێتەوە. ئێمە هەروەها داوا لە هەموو حیزبەکان، ڕێکخراوەکان و ناوەند و کەسایەتی و هێزە پێشکەوتن خوازەکان دەکەین بە هەر شێوەیەک کە دەتوانن لە پێناو هەڵوەشانەوەی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی، کۆتایی هێنان بە گرتن و لێپێچینەوە و گوشار بۆ سەر هەڵسوڕاوان و بنەماڵەکانیان تێبکۆشن. بە تایبەت هەوڵی بەپەلە و لە ئاستێکی بەربڵاو و جەماوەریدا بۆ ڕزگارکردنی گیانی پەخشان عەزیزی کە لە سەروبەندی لە سێدارەداندایە گەلێک پێویستە. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 22 بەفرامباری 1403 هەتاوی 12 ژانیوەری 2025 زاینی.